بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ئەمە سایان خوشکان و برانی بە ڕێسڵای خۆی پەروەردگار لە هەموو لایەک زۆر سپاس بۆ جەنابی کاک دکتۆر ئەحمەد برایانی خوشکانی دەستەی سیروان بۆ سازدانی ئەم دەرفەتە بابەتەکەی من وەکو جەنابی دکتۆر ئاماژەی پێکرد هەڵقوڵاوی گرفتێکی واقعیە لە کۆی کۆمەڵگای کوردستان و بەتایبەت لەواچە لە منطقەی شارە زوور و بەتایبەتتر لە سیروان لەوانەیە ئەم گرفتەمان هەبێ کە ئێمە بابەتی ڕواڵەتی دینداریمان یا شێوازی گزارشکردن لە دینداریمان چۆنەڵی ڕیتمێکی تایبەت یا جۆرێک لە مۆدێلێکی تایبەتی وەرگرتە بێ یا جۆرێک لە تێڕوانینێکی تایبەتی هەبێ. دین بەڕێزان ئەوەی مامۆستا جەلیل لە ئایەتەکانە ئاماژەی پێکرد خوا فەرمێ ئین الدین عند الله الإسلام واتە ئاین لای پەروەردگار بریتیە لە ئیسلام وما اختلف الذين أوتوا الكتاب إلا من بعد ما جاءهم العلم ئەوە شوێنکەوتەکانی ئاینن کە اختلفوا من بعد ما جاءهم العلم بغيا بينهم کەواتە ئەم جیاوازیە هەڵقوڵاوی ناخی خۆمانە و شێوازی تێگەیشتنی ئێمانە. من حەزەکەم بابەتەکە قسەم لەسەر ئەوەیە دین وەکو دەق تەدەیون وەکو ئینتیما ئەم دوانە چین و جیاوازیان چییە و چۆن بتوانین ئاراستەیەکی باشی دینداری خۆمان بکەین. دین خوشکان و برایان بریتیە لەو منهەجەی کە خوای پەروەردگار دائێنێ بۆ ڕێخستنی پەیوەندی خەڵک لەگەڵ خۆی و پەیوەندی خەڵک لەگەڵ یەکتر و پەیوەندی خەڵک لەگەڵ خود. ئێمە هەمومان کە خوای پەروەردگار دروستی کردوین پێویستمان بە تەشریعە بە نیزامە بە ڕێسایە. ئەم ڕێسایە پێی ئەوتێ دین کە خوای پەروەردگار ئەفەرمێ لكل جعلنا منكم شرعة ومنهاجا خوا کە مرۆڤی دروست کردووە لە هیچ قۆناغێکی مێژووی یا خوشکان و برایان مرۆڤی هەروە بەجێ نەهێشتووە بەبێ دین بەبێ منهەج بەبێ پێڕەو بژی ئیلا پێغەمبەر پەیام خوای پەروەردگار پەرتووکێکی بۆ ناردووە بۆ ئەوەی ئەم مرۆڤانە لەژێر ڕۆشنایی تعلیماتی ئەم پێغەمبەرە و تعلیماتی ئەم پەیامە و زانیاریەکانی ئەم پەرتووکە دینداری بکەن. ئێمە وەکو مرۆڤ بە درێژایی مێژوو کۆمەڵناسەکان ئەڵێن بە درێژایی مێژوو مرۆڤ نەیتوانیوە بێدین بژی. دافعێک هەیە لە ئینسانە پێی ئەوتێ دافعی تەدەیون واتە دافعی دینداری پاڵنەری دینداری. لەوانەیە کۆمەڵگامان هەبێ کۆمەڵگاکانی مێژوو کۆمەڵگا هەیە خەستەخانەیتیان نییە کۆمەڵگا هەیە بۆ نمونە جامیعیتیان نییە کۆمەڵگا هەیە با بڵین دامەزراوی ڕۆشنبیریتیان نییە بەڵام کۆمەڵگای بێمەعبەد نییە کۆمەڵگا نییە پەرستگایتیانە بێ کەواتە مرۆڤ بە دافعی فیتڕەت متەدەیینە. ئێمە بمانەوێ و نەمانەوێ خەڵک بە حەق یا بە باتیل دینێکی ئەبێ هەبێ لەسەری بژی. ئەم دینە ڕاستە یا هەڵە ئاراستەکاری ئەوە بۆیە ئەبینن بەڕێزان یعنی ئەو خەڵکانش کە زۆر دوورن لە دینی حەق خەڵک هەیە مشکە پەرستێ خەڵک هەیە پەیکەر ئەپەرستێ خەڵک هەیە فیل ئەپەرستێ خەڵک هەیە شەیتان ئەپەرستێ. ئەمانە هەمووی تەعەبودن. ئینسان ناتوانێ بێدین بژی بە حەق بێ یا بە باتیل. بۆیە خوای پەروەردگار ئاراستەی مرۆڤەکە بەوەی بە دینی حەق بژی ئاراستی ئەکا بۆ ئەوەی بەو شێوازە بژی کە خوا ئەیەوێ نەک خۆی ئەیەوێ. بۆیە سێرەکەی لێرەوە ئەم دوو ڕێبازە جا ئەبنەوە دین لەگەڵ تەدەیون. دین وەکو دەق تەدەیون وەکو قەناعەتی مرۆڤەکان بە دین. دین بریتیە لە چی بەڕێزان؟ دین بریتیە لەو منهەجەی کە خوای پەروەردگار ناردێتی کە بریتیە ئێمە ئێستا باسی ئیسلامەکەین. دین بریتیە لە دەقەکانی قورئان و سوننەت بەدەر لەمە شتێکی کە نییە پێی بوترێ دین بەس ئەمە دینە. تەدەیون بریتیە لە تێگەیشتنی ئێمە بۆ ئەو دەقانە تێگەیشتنەکەمان ڕاست یا هەڵەیە ئەمە پێی ئەوترێت تەدەیون. کەواتە ئێمە وتومانە دین بریتیە لە دەق تەدەیون بریتیە لە تێگەیشتنی ئێمە بۆ دەقەکان بەڕێزان. دین بریتیە لەو کتێبە دین بریتیە لەو شتە تاکەی کە خوا ناردوێتی بۆ مرۆڤەکان. تەدەیون بریتیە لەو تەعەدودەی ئێمە وەرمان گرتووە. ئێمە ئێستا هەمووان موسڵمانین لە مجتەمەعەیە ئەڵێن ئەم بەڕێزە سەلەفیە
ئەم بەڕێزە سۆفیە، ئەمەیان ئەشعەریە، ئەمەیان نازانم ماتۆریدیە، ئەمەیان وایە، ئەمانە هەمومان لە بازڵی ئیسلامە یەکین. ئەمە تەدەیونی ئێمەیە، ئەمە دین نییە. نە ئەوەی ئێمە ئەیکەین کۆی دینە، نە ئەوەی ئەو برایە ئەیکا کۆی دینە. کەسمان ناتوانین بڵێن وەڵا دین بریتیە لە ئێمە، دین بریتیە لە دەقەکان. ئەم جیاوازیە لە تێگەیشتنمانە بریتیە لە جیاوازی تێگەیشتنی ئێمە لە دەقەکە. دەقەکان یەکێکن، دین یەکێکە، ئەوە ئێمەین بە تەعەدود تێ ئەگەین. دین مقدسە، تەدەیونی ئێمە مقدس نییە. کەس لە خۆیەوە نەڕوانێ بڵێ ئەم تێگەیشتنەی من هەمە دین بریتێ لەو تێگەیشتنەی من، وانەیە بەڕێزان. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە غەزایە کە هاوڵەکانی بناردایە بۆ غەزا نصیحەتی ئەکردن. یەکێک لە ئامۆژگاریەکانی هەمیشە ئەوە بوو، ئەی فەرموو وإذا حاصرت أهل حسن فسألوك على أن تنزلهم على حكم الله فلا تفعل فإنك لا تدري تصيب فيهم حكم الله أم لا. ئەی فەرموو پێیان، ئەی فەرموو ئەگەر گەماروی شوێنێکتاندا خەڵکی شوێنەکە گوتیان کاکە ئێمە بە حکمی خوا ڕازین، حکمی خوامان بەسەر جێبەجێ بکەن، مەڵێن باشە، بڵێ ئێمە حکمی خۆمانتان بەسەر جێبەجێ ئەکەین. بۆ؟ چونکە نازانین ئەو حکمی ئێمە ئەیدین حکمی خوا یا حکمی خۆمان. بۆی بەڕێزان ئێمە وا تێنەگەین کە قسە ئەکەین ئێمە وتەبێژی خواین و ئێمە وەکیلی خواین لەسەر ئەرزا. ئەوەی ئێمە گزارشتی لێ ئەەکەین دین بریتیە لە کەمالێکی مطلق، بریتیە لە معسوومیەت، بریتیە لە نەزاهەت. ئەوەی ئێمە ئەیکەین و ئەیڵێن نە معسوومە نە نەزیهە. ئێمە مرۆڤین، ئەوەی کە ئەیکەین وەکو دینداری تێگەیشتنی ئێمەیە لە دینداری. دین علاقەی لەگەڵ مرۆڤە بەڕێزان علاقەیەکی تەکاملیە. دین ئەیەوێ مرۆڤ دروستکە، مرۆڤ ئەیەوێ دینداری بکە، کەواتە ئێمە پێکەوە ئەمانەوێت تەکاملکەین لەگەڵ یەک. تەکاملەکە دین خۆی کامڵە، ئێمە وەکو مرۆڤ ئەمانەوێت تەکاملکەین بە دین. کەواتە ئێمە وەکو مرۆڤ کە دین دەقەکان جێبەجێ ئەکەین خوشکان و برایان، ئێمە ئەمانەوێت ئیقامەی دین بکەین. ئەی دین ئێوێ چی بکە؟ دین ئێوێ ئێمە دروستکە، ئێمە دوانەیەکی لێکدانە بڕاوین. دین بێ ئێمە تیۆرە، فەلسەفەیە، فکرە، بەبێ ئێمە بەرجەسە نابێ لە ئەرزی واقعە. خوا بۆیە دینی ناردبووی ئێمە جێبەجێکەین. ئەو جێبەجێکردنەی ئێمە، ئەم بەرجەستەکردنەی ئێمە بۆ دین، ئێمە وەکو عەرزم کردن ئەمە پێی ئەوترێ تەدەیون، پێی ئەوترێ هەوڵدان بۆ دینداریکردن. تا چەند ئێمە پێکاومانە، تا چەند نەمان پێکاو، ئەمە بابەتێکە قسە هەڵەگرێ. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باس لەم بابەتە ئەکا، باسی جوولەکەکانەکا لە فەرموودەکەیە. أفرمي افترقت اليهود على 71 فرقة وافترقت النصارى على 72 فرقة. أفرمي جولك كان كاتي يخيبون بحفتا يكتي فرقة جروبه. نصارى كان أفرمي بون بحفتا ودو فني أمتي من أبي بحفتا وسي أم حفتا وسي تدين أيان قورة أجناها همومان هالمسلمانين بس بيغمري خواه أفرمي حفتا وسي جروب دروس أبي لبازغي أويك أيوي دينداري بكا كمسلمان به أفرمي حفتا ودويان لآقرايا يكفر قيان أشيت بهشتوا. أم عالمي إسلامي كإما أيبينين برزان كإما بيمان وايا أم عالمي إسلامية ببي همو داتا كان ببي همو أو سرجميرياني كراوة عالمي إسلامي لروي تدينوا ديندار تريني ناوچەکانی سەرزەوین، عالەمی ئیسلامی دیندارترینی ناوچەکانی سەرزەوین. لە کاتێکە بەپێی هەمان ئەو داتایانە زۆرینەی ڕێژەی گەندەڵی، دزی، ناکۆکی، خوێنڕێژی لەم ناوچانەیە. بۆچی؟ ئەگەر ئێمە ئەو ناوچەیەین، ئەو جوغرافیایین کە زۆرترین ڕێژەی دینداربانتیایە، ئەم بێدینیە لە چۆ سەرچاوی گرتووە؟ ئەم بێدینیە ممارەسەی ئێمەیە بۆ دین، ممارەسە هەڵەکانی ئێمەیە بۆ دین. کەواتە من کە ئەمەوێ قسە لەسەر دین و دینداری بکەین، ئەم دوانە دووشتی لێک جیاوازن. ئێمە شێوازی تێگەیشتنمان، هەڵسوکەوتمان، مامەڵەمان لەگەڵ دەق هەڵەیە زۆر جار. کەس ئیدعای ئەوە نکا بەوەی کە ئەو تێگەیشتنەی من کەمال و عیسمەی هەیە، بەس دین کەمال و عیسمەی هەیە. تێگەیشتنی ئێمە ئەکرێ هەڵە بێ.
هەر بۆیە نەک ئێمە فەقیهە گەورەکانی ئیسلام شافعی ئیمامی مالیکێکی ئەمانە ئەصحابی پێغەمبەر خولەفا ئارائیان هەبوو دوای لە ئاراکانیان پەشیمان بوون چونکە ئەمانی کە ئەوان گوتویانە ئەوانە وەکو مرۆڤ تەعاملیان کردووە وەکو وەحی تەعاملیان نەکردووە بەس وەحیش معسوومە هەڵە ناکا چی کاریگەری لەسەر ئەم ئاراستەکردنی شێوازی دینداریانی ئێمە دروستەکە ڕواڵەتی دینداری ئێمە چی ئەیگۆڕێ بەڕێزان یەکێک لەو خاڵانە عەوامیلی ذاتین هۆکارە تاکە کەسیەکانی ئێمە هەندێک جار کەسمان هەیە بە تەبیعەت توندین متەتەڕیفین بە تەبیعەت فتواکانمان ڕەنگدانەوەی تەبیعەتی خۆمان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکە کە باسی خەڵقی ئادەم ئەکا ئەفەرمێ خوای پەروەردگار ئادەمی لە چی دروست کرد ئەفەرمێ إن الله خلق آدم من قبضة قبضها من أديم الأرض ئەفەرمێ خوا ئادەمی لە مشتێ خۆڵ دروست کرد کە لە ڕووپۆشی زەوی وەریگرت فجاء الناس على قدر الأرض ئەفەرمێ خەڵک وەکو ڕووپۆشی خاکی زەوی دەرچوون خاکمان هەیە خاکێکی نەرمە خۆمان پێڵنی ئەڵەی کلە زیخێک بەردێک زبریەکی تیانیە خاکیشمان هەیە بە تەبیعەتی بەردەچێت خاکمان هەیە باشە زۆر ڕەقە خاکمان هەیە گەچی تێکەڵە زوو ئەتوێتەوە زوو هەرەسە هێنێ خاکیشمان هەیە پتەوە هەموو ئەو شێوازی خاکانی کە ئێمە ئەیبینین لەم سەرزەویەیە ئەوانە ئێمەین لەوە دروست بووین بۆیە کاتێک کە تۆ فتوا وەرەگری کاتێک دەربارەی دین قسە ئەەکەی ئەبێ بزانی ئەم مرۆڤی کە فتوای لێ وەرەگری ئەم کەسە مەعسووم نییە و ئەم کەسە بە وەحی قسە ناکە ڕەنگدانەوەی کەسایەتی و ذاتی خۆی زۆر جار لە فتواکانە دەرەکەوێ ئینسانی وامان هەیە وشکە فتواکانی هەمیشە بەو نەمەتە دەرەچێت یعنی کاڵم فتواکانی وشکە بەبەست بۆ نیە مقەبیلاتی لەگەڵ نییە بەس بۆیە فتواکانی مراعاتی واقعیتیان نییە ئێسش بەو نەمەتە قسە ئەکا بەوەی کە ئێمە دەوڵەتی ئیسلامی قائیمە و دەوڵەتی خلافە هەیە و حکمی ئیسلامی قائیمە و مراعاتی ئەوە ناکا ئەم بەڕێزە لە سەدەی 21 ئەژی ئیمامی شافعی کە لە عێراق چۆتە میسر زۆرێک لە فقەکەی خۆی گۆڕی و هەر ئیمامی شافعی خۆی بۆ چونکە بیئەی میسر و عێراق دوو بیئەی جیاواز بوون طبیعەتی ئیمامی عومەر و ئەبوو بەکر سەیرکەن لە چەند شوێنە عومەر هەڵ ئەسێتەوە لە مەجلیسی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەی پێغەمبەر با لە گردنی ئەم زەلامە بمە منافقە یەک موقفی نییە ئەبوو بەکر وا بوو بێ لە هەموو موقفەکانیشە ئەبوو بەکر وجودی هەبووە ئەمە طبیعەتی ئیمامی عومەرە ئەمە دین نییە ئیمامی عومەریکە ئیمامی عومەر طبیعەتێکی بۆ خۆی طبیعەتێکی توندی هەیە ئەبوو بەکر پیاوێکی نەرمونیانە ئیسلام پێویستی بە هەردوو طبیعەتەکەیە بەس نابێ ئەو طبیعەتەی عومەر ببێ بە تەدەیون و خەڵک وەکو تەدەیون سەیریکە بۆیە پێغەمبەری خوا سەڵەم زۆر کات بۆی ڕاستەکاتەوە ئەفەرمێ ئەی عومەر ئەمەی تۆ ئێڵێ ئەگەر بیکەین دوای خەڵک دەڵێن محەممەد ئەسحابی خۆی کوژێ ئێمە دین لە کەدارەکەین ئەگەر ئەمە بکەین لەبەرەوە ئیمامی عومەر وەکو عەرزم کردن طبیعەتی وایە ئەم پیاوە بۆی حەزرەتی ئەبوو بەکر لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئێوێ قیتالی مانعینی زەکات بکە حەزرەتی ئەبوو بەکر ئیمامی عومەر معارضە ئەفەرمێ چۆن خەڵک بکوژین کە ئەڵێن لا إله إلا الله ئەبوو بەکر چی بیرەخاتەوە ئەفەرمێ جەبار في الجاهلیة خوار في الإسلام يا ابن الخطاب فەرمێ تۆ پیاوێکی تون بووی لە جاهلی و سەردەمی نەفامیتە بۆ وا شل بووی لە ئیسلامەتیە کەواتەمە طبع بووە لە ئیمامی عومەرە هەندێک جار ئێمە مفتیەکانمان بە طبع متشددن ناکرێ فتوای ئەمانە بکرێ بە دین وەکو دین تەعاملی لەگەڵا بکرێ دوم قوتابخانە بەڕێزە کاڵم قوتابخانە خێزان باشە دوای خێزان یەکەم قوتابخانەی پەروەردەی مرۆڤە دوای کە دینە قوتابخانە وەکو مەکتەب دواتر لە قۆناغەکانی تری خوێندنە ئەمانە کاریگەری لەسەر ئاراستەی شێوازی دینداری ئێماکەن هەمویان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە باسی تربیەتی باوکو دایکەکە ئەفەرمی هەموو مناڵێک لەسەر فیترەتی باوکو دینداری لە دایکە بێ دوای ئەو باوکو دایکێتی ئەیکەن بە مەسیحی ئەیکەن بە جوولەکە ئەیکەن بە ئاگرپەرست کەواتە تربیە زۆر تەسیری هەیە مناڵێک لە ژینگەیەکی زبر و
لە ژینگەیەکی تونند و تیژیا پەروەردە بێ ئەو مناڵە هەڵگری هەر فکرێک بێ لە ئەخیرا تون دەرەچێت ئینسانێکی نەرمونیان دەرناچێت چونکە ژینگە پەروەردەیەکەی تند بووە تەسیری هەبووە لەسەری قەناعەتی مامۆساکەی کاریگەری هەبووە لەسەری زۆر جار لەبەرەوە ئەم بابەتێکی ترە دامەزراوەکانی خوێندن ئەمەی چشکەی لە هۆکارەکان کە ئاراستی تەدەیون بەرەو ئاراستەیەکی خراپەکە هەندێک جار ئێمە هەندێک قوتابخانەمان هەیە بەطەبع ئەم قوتابخانە تەشەدودی تایە ئەگەر ئینسان ئاگای لە خۆی نەبێ لەگەڵ ئەم قوتابخانە و ئەم مەنهەجانەیە هەڵکا دوای سەی دەکا کاتێک خۆی بینێتەوە تەبعێکی تەشەدودی وەرگرتووە یەکێکی تر لەوانە ژینگە مرۆڤە گۆڕێ ئەگەر ئینسان لە ژینگەیەکی ئارام و لە ژینگەیەکی بۆ نمونە نەرمونیان و لە ژینگەیەکی پاکا پەروەردە بێ ئەم ئینسانە کەسێکی باش و کەسێکی معتەدیل و کەسێکی دیندارێکی سەرڕاستی لێ دەرەچێ ئەگەر بەعکسەوە لە ژینگەیەکی توندا پەروەردە بێ ئینسانێکی عنیفی لێ دەرەچێ بە درێژایی مێژوو بڕۆن دراسە بکەن زۆرێک لەو فکرە متتەڕیفانی کە دروست بوون هەڵقوڵاوی ژینگەیەکی ناتەندروست بوون فکری خەواریج کەی دروست بوو بە بیرۆکە لە کێشەی بینی ئیمامی عەلی و معاویە ڕاستە هەبوون وەکو فکر لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەس نەبوون بە بزوتنەوە نەبوون بە کۆمەڵ فکرێکی فەردی بوو کە ژینگەی بۆ دروست بوو ژینگەکە حرەکەیەکی عنیفی لێ دروست بوو توندڕەوی لێ دروست بوو کە پێی وتا خەواریج خەواریجەکان بەڕێزان هەمووتان نەزانن لە دینداری کەمیان نەبوو نوقسانیان نەبوو لە دینداری بەچێ ئەناسە یەکێک لە ناوەکانی خەواریج ئەلقوڕاء بوون واتە قورئان خوێنەکان هەموویان حافظ قورئان بوون پێغەمبەری خوا لە وەسفیانە فەرمووی چی فەرمووی يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم فەرمووی ئەمانە قورئانە خوێنن بەس قورئانەکە لێرە نایەتە خوارەوە قورئان نایەتە دڵیان کاریگەری لەسەر دڵیان لەسەر هەستیان لەسەر هەڵسوکەوتیان دروست ناکات کەواتە ئەمانە لەگەڵ ئەوەی حافظ قورئانن پێغەمبەری خوا فەرمووی قورئان لێرەیان نایەتە خوارەوە ئەفەرمووی يمرقون من الدين كما يمرق السهم من الرمية ئەفەرمووی ئەمانە ئەو نەزوو لە دین دەرەچن یعنی تۆ وەرە ئێستا قسەی من بم کردایە خەڵک تەکفیرێ کردم ئەمە حەدیثی پێغەمبەرە من بڵێم گروپێکەن حافظ قورئانن ئەم حافظ قورئانانە باشە لە دین دەرئەچن وەک چۆن تیر لە نێچیر تیری تیش کە بیدەی لە نێچیر هەست ناکی بەوەی کە لی داوە ئێسان یەکجار فیشەک ئەنی بە شتێکەوە کە لی دەرەچێ نایجوڵێنێ بۆ ئەوەندە بە سەریعی لی ئەدا نایەڵێ شتەکە بچوڵێ ئەفەرمی ئەوانە ئەوەندە بە خێرایی لە دین دەرئەچن وەک تیرێکی تیژ لە لاشەی نێچیرەکەی کە دەرئەچێ هیچ ئەسەرێک جێ ناهێڵێ بەڵام پێکاویشێتی ئەفەرمی ئەمانە وا لە دین دەرئەچن دوایی پێغەمبەر لە هەموو ئەمانە زیاترە فەرمێ چی ئەفەرمێ لئین ئەدرەکتهم لأقتلنهم قتل عاد ئەفەرمێ ئەگەر من بژیم تا ئەو سەردەمەی ئەمانە سەر هەڵە ئەدەن ئەفەرمێ خوا چۆن عادی بنبڕ کرد ئەمانە بنبڕ ئەکەم یعنی ئەم حافظ قورئانانە ئەکوژم باشە بەڕێزان لەوانەیە ئەمانە نامۆ بێ بەلای هەندێکمانەوە کەواتە مەرج نییە هەرچی قورئانی لەبەر بوو و مەرج نییە هەرچی بە فەرموودە قسەی کرد ئەو سەحابیە جەلیلە بێ ئەو مەصدەری وەحیە بێ کە ئێمە دین و عەقڵ و وجدان و ئەخلاق و دینداری خۆمانی تەسلیم بکەین ئەمە هەڵەیە ڕواڵەت شتێکە فەهم شتێکی ترە بۆیە ئیمامی عەلی قیتالی خەواریجەکانی کرد چونکە خەواریجەکان فەهمێکیان بۆ دروست ببوو مسلمان هەر مسلمانێک ئیمانی بە وەلاء بۆ ئیمامی عەلی هەبووە خوێنیان بە حەڵاڵ زانی و ئیمامی عەلی و گروپی ئیمامی عەلی کە هەموو ئەسحابی پێغەمبەری لەگەڵ بوو هەموویان بە کافر زانی بە کۆمەڵێک شتی زۆر بێبنەما بێبەڵگا بە شتی تافه تەکفیری ئیمامی عەلی و ئەسحابی ئیمامی عەلیان کردبوو ئەنوو ئیمامی عەلی کە عەبدوڵای کوڕی عەباسی نارد بۆ لایەن فەرمی بڕۆ مناقەشەیان بکە گوتی ئێوە بۆچی ئیمامەتی عەلی بە عەلی بە وەلی ئەمرێکی شەی بۆ بە کافری دائەنێن بۆ وەلی ئەمر نییە تان قسەمان هەیە لەسەر سیاسەتەکانی فەرمی قسەتان چییە گوتیان عەلی ئەڵێ من ئەمیرالموئمینین نیم لە سوڵحەکەی لەگەڵ معاویە ڕازی بووە بۆی کە وشەی ئەمیرالموئمینین بکوژێنینەوە ئەگەر ئەمیری موئمینین نییە کەواتە ئەمیری کافرینە ئێمەش خۆمان بە کافر نازانی وتی چی تردان هەیە لەسەری
وتی خوا ئەفەرمێ ئین الحکم إلا لله ئەوە چوو عەمری کوڕی عاص و ئەبوو موسای ئەشعەری کردو بە حەکەم ئەی کوا حکمی خوا ئەگەر ئەو بە حکمی ئەوانە ڕازیە کەواتە بە حکمی خوا ڕازی نییە فەرمی چیترتان هەیە لەسەری گوتیان ئەچێ قیتالی جەماعەتی معاویە ئەکا شەڕ لەگەڵ جەماعەتی معاویە ئەکا بەڵام لە هەمان کاتە تەطبیقی ئەحکامی جیهاد بەسەر جەماعەتی معاویە ناکە فەرمی چیترتانی وتیان سێ خاڵەمان هەیە گوتی یەکەم کەڵێن عەلی کە ئەمیر المؤمنینی سڕیوەتەوە کەواتە ئەمیر الکافرینە وتی لای ئێوە لەقەبی ئەمیر المؤمنین گەورەیە یا رسول الله گەورەیە گوتیان رسول الله گەورەیە گوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە سوڵحی حودەیبیەیە کە سەهلی کوڕی عەمر ڕئیسی وەفدی مشتێکەکان و کافرەکانی قوڕیش بوو گوتی تۆ نابێ بنووسی محەممەد رسول الله وتی لەو عەلیمناکە رسولا ما قاتلناک گوتی ئەگەر ئێمە قەناعەتوان هەبێت تۆ پێغەمبەری بۆ شەڕت لەگەڵەکەی ناوی خۆت و باوکەی بنووسە پێغەمبەری خوا بە ئیمامی عەلی فەرمووی رسول الله بکوژێنەرەوە گوتی ئەگەر پێغەمبەر ڕازی بێ رسول الله بکوژێنێتەوە لەبەر دڵی مشتێکێک ئەگەر عەلی ئەمیر المؤمنین بسڕێتەوە لەبەر کوژانەوەی خوێنی سەدەها مسلمان بۆچی ئەبێ ئیمامی عەلی بە مەکافر بێ دووەم گوتی ئەڵێن ئیمامی عەلی عەمری کوڕی عاص و ئەبوو موسای ئەشعەری و کێو کردو بە حەکەم لە بینی خۆی و معاویەیە ئەی ئین الحکم إلا لله چی لێ کردو ئیمامی عەلی گوتی خوا بۆ کوژانەوەی کێشەی ژن و مێردێک ئەفەرمێ فەبعثوا حەکەما من ئەهلیه وحەکەما من ئەهلیها حەکەمێک دیاریکەن لە بینی خۆیانە ژن و مێردەکە کە ئەو حەکەمە سڵحیان بکە گوتی ئیمامی عەلی بۆ کوژانەوەی خوێنی هەزار مسلمان هەزارها مسلمان عەمری کوڕی عاصی ئەبوو موسای ئەشعەری بە حەکەم قبوڵ کردووە ئەگەر خوا بۆ بینی ژن و مێردی حەکەمی قبوڵ بێ ئێوە بۆ کوژانەوەی خوێنی هەزارها مسلمان حەکەمتان قبوڵ نییە گوتیان با گوتی ئەڵێن عەلی ئەچێ شەڕ لەگەڵ جەماعەتی معاویە ئەکا بەڵام ئەحکامی جیهاد بەسەر جەماعەتی معاویە تەطبیق ناکە گوتی خات و عائیشە لایەنگری معاویەیە گوتی ئەگەر ئیمامی عەلی تەطبیقی ئەحکامی جیهاد کا بەسەر جەماعەتی معاویەیە ئەبێ خات و عائیشە بکا بە کەنیزەک شێتان قبوڵتانە خات و عائیشە باتەوە کەنیزەک کە دایکی ئیماندارانە تان کەسمان قبوڵمانێ وتی چۆن تەطبیقی ئەحکامی جیهاد کا بەسەر جەماعەتی معاویەیە 8,000 کەس لە 12,000 کەس بەم سێ بەڵگەی عەبدوڵای کوڕی عەباس گەڕانەوە چوونەوە معسکەری ئیمامی عەلی وتیانەمە هەڵەیە ئەمە بێدینیە ئێمەیکەین مەبەستم بەڕێزان ئەم فکرە ئەوەندە فکرێکی شلە ئەوەندە فکرێکی نابەکامە ئاوا تەسەور ئەکا بە بچووکترین شت تەکفیرەکە بە بچووکترین شت فتوای سەریعی هەیە ئەمە ژینگە ئەم حاڵەتە دروست ئەکا داعش لەکوێ دروست بوو داعش لە ژینگەیەکی ئارامە دروست نەبوو داعش لە ژینگەیەکی خوێناوی قەتڵ و عامکەری لە ژینگەیەکی زۆر تند و تیژا دروست بوو کە ژینگەی شەڕی عێراق و سووریا بوو ئەو شەڕە ئەهلێنی عێراق و سووریایە هەبوو ئەم فکرە متەتەڕیفە لەوێوە سەرچاوی گرت هەمووشمان نەزانین بەوەی کە ئەوەی قاعدە فیزیایەکە ئێڵێ لكل فعل رد فعل يساويه في المقدار ويعاكسه في الاتجاه رد فعلێکی سلبی بوو ئەم حرەکە متەتەڕیفەی دروست کرد کە ئەم حرەکە متەتەڕیفە خوێنی ئینسانی مسلمان حەڵاڵکە بە بچووکترین پاساو یعنی تۆ بیت خەڵک بکوژی و تەفەنن بکەی لە کوشتنی خەڵکە لەسەرەوەی کە کابرا ئەگەر سەربازێک بێ ئەگەر بۆ نمونە پێشمەرگەیەک بێ تۆ لەسەر ئەمە خوێنی بە حەڵاڵ بزانی و بە کافر و مرتەدی بزانی لە کاتێکە ئەمە بەڕێزان ناکرێ ئینسان قەناعەتی وابێ بەوەی کە ئەمە هەڵقوڵاوی دینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دیلی کافرەکانی قوڕەیشی گرت بەڵام ئازادی کردن لەبەرەوەی کە دەم مناڵی موسڵمانیان فێری خوێندەواری کرد فقط لەبەر ئەوەندە کەواتە ئێمە ئەبێ وەکو موسڵمان کاتێ باسی دینداریەکەین بەڕێزان دینداری لەوە حاڵی ببین کە دینداری مەعسووم نییە احتیمالی هەڵەی هەیە ئێمە ئەبێ وەکو موسڵمان ئاگامان لە دینداریەکەی خۆمان بێ یەکیش کە لەو هۆکارانی کە کاریگەری نەرێنیان هەیە لەسەر ئاراستەکردنی دینداری بابەتەکانی ڕاگەیاندنە کەناڵەکانی ڕاگەیاندن بە تایبەتی لە ئێستایە سۆشیال میدیا خوشکان و برایان کە بازاڕێکی ئازادە هەر کەس هەڵسێ بەبێ سانسۆر قسەی تیاکە
وەکو چی وایە وەگە وایە کە ئێمە ئێسام کوردستانی کە ئەمانەیە ژینگەیەکی پارێزراو بێ کوالیتی کۆنتترۆل لە هەموو شتێکی هاوردە دەرکەین ئەنج بزانە ئەم ژینگەیە چی لێ دێ هەر خواردنێک بەبێ کوالیتی کۆنتترۆل بهێنرێتە کوردستانەوە هەموو سوتەمەنیەک هەموو ئامێرێکی کارەبایی بزان ئەم وڵاتە چۆنە گەنێ ئەگەر ئەو کەناڵانی ڕاگەیاندن ئەمڕۆ کە گەنجەکانی ئێمە ئالوودەین خولیاین باشە گوێ لە هەموو کەسەگرن هەموو کەس فتوای تیاعەدا هەموو کەس تیا ئاراستی فکری گەنجەکە ئەمە کارەساتە گەنجی ئێمە و گەنجی ئێمە لە هەمووشی فتوا وەرەگرێ سەری لێ شێواوە نازانێت کام تەدەیون لەم تەدەیونانە ڕاستە ئێمە بەبێ ئەوی منهەجێکی صحیحمان لە بەردەسا بێ و منهەجێکمان لە بەردەسا بێ کە لە ڕوانگەی ئەم منهەجەوە بتوانین بڕیار بدەین کە کێ ڕاستە و کێ هەڵەیە ئێمە باش و خراپی ئەو سۆشیال میدیایەمان وەرگرتووە لەو پەڕی چەپ تا ئەو پەڕی ڕاستی دینداریمان وەرگرتووە هەمووشی ڕنگدانەوەی لە کۆمەڵگای ئێمەیە هەیە ئەم فەوزایە زۆر زۆر خراپە خوشکان و برایانی بەڕێز دینداری وان نییە لەبەرەوە کەناڵەکانی ڕاگەیاندن هۆکارێکی تری دروستبوونی ئەم ئافەتەن لێکەوتە نەرێنیەکانی ئەم حاڵەتی دینداریە بێسەر و بەرە چییە خاڵی یەکەم بەڕێزان وەکو عەرزم کردن ئەو پەرگیریەی کە بۆمان دروست بووە لە چییە لە گرنگیدان بە هەندێک لە جوزئیاتی دینە و ئیهمالکردنی عمومیاتی دین یعنی ئێستا جەنابتان نەزانن ئێمە جاری وا هەیە ئیحتیمام زۆر بە سوننەت ئەدەین لەسەر یەک سوننەت دڵی سەد خوشکی خۆمان ئەیەشێنین قسەی لەگەڵ ناکەین مەرحەبای ناکەین سوننەت گەورەیە یا دڵی ئینسانێکی ئیماندار گەورەیە یەکڕیزی موسڵمانان گەورەیە یا تەطبیقی سوننەت گەورەیە چۆن تۆ کە پێغەمبەری خوا هەڕەشە ئەکا ئەفەرمێ هەردوو موسڵمانێک بۆ ماوەی 3 ڕۆژ مەرحەبای یەک نەکەن ئەفەرمێ نوێژەکانیان لەسەریان بەرز نابێتەوە نوێژەکانیان لەسەریان بەرز نابێتەوە باشە ئێمە گوتومانە سوننەت گەورەیە بەڵام ناکرێت لە پێناو سوننەتێکا تەرکی واجبێک بکەین ئێمە کاتێک سوننەت تەطبیقەکەین کە سوننەتەکە مەقاسیدە شەرعیەکانی خۆی بپێکێ خوشکان و برایانی بەڕێز بەڵام ئێمە بین تەشەدود کەین لە سوننەتە و تەرکی خوشکێتی و برایەتی هاوڕێکانی خۆمان بکەین لەسەرەوەی وەکو ئێمە سوننەت تەطبیق ناکەن ئەو کارەساتە اینجا ئێمە عمومیاتی دین واز دەبێنین مەقاسیدی دین واز دەبێنین یەکێکە لە ئافەتەکانی ئەم جۆرە دینداریە گرنگیدانە بە ڕووکەش ئینسان و ئیهمالکردنی جەوهەر کە دڵ و دەروونە ئێمە زۆر گرنگی بە جلەکانمان نادەین کە زۆر دیندارانەون بەس گرنگی بە ئاوەدانی دڵەکانمان نادەین کە زۆر دین لە کاتێکا پێغەمبەر فەرمێ صلی الله علیه وسلم ئینسان خوای پەروەردگار لەسەر شتێک محاسبەیەکا کە دڵە ئەلا وإن في الجسد مضغة إذا صلحت صلح الجسد كله وإذا فسدت فسد الجسد كله أفرمي ألا وهي القلب أفرمي يك بارچە گۆشت هەیە ئەگەر باش بێ هەموو ئینسانەکە باشە بێ ئەگەر خراپ بێ هەموو ئینسانەکە خراپ بێ ئەو پارچە گۆشتە دڵە ئێمە ئێستا ئەو خوشکە بەڕێزانەمان ئەو برا بەڕێزانەمان ئەوەندەی گرنگی بە ڕیش و گرنگی بە شەرواڵ و گرنگی بە نیقاب و گرنگی بە وانەئەدین گرنگیمان بە دڵمان نەداوە لەبەرەوە دڵێکی وێران بەڵام ڕووپۆشێکی ئاوەدان خوا ئەوەی قبوڵ نییە وەکو حەسەنی بەسریە فەرمی إن الله لا ينظر إلى أجسامكم ولا إلى صوركم ولكن ينظر إلى قلوبكم خوای گەورە سەیری دڵی ئینسانەکانەکە سەیری مەزهەری ئینسانەکان ناکە ئەمانەی کە من ئێڵێم ئەوەی لێ نەخوێنێتەوە من بڵێم ڕووپۆش گرنگ نییە نا بەس گرنگ ئەوەی ئێمە تەشەدود نەکەین لەمەیە ئافەتی تەدەیون ئەوەیە ئێمە لەمانەیە ڕۆ ئەچین بەڵام ئەم عمومیاتانە ئیهمالەکەین گرنگیدان بە توێکڵی عیبادەتەکان و ئیهمالکردنی جەوهەر و مەقاسیدەکانیان ئێمە نوێژەکەین بەڵام پەیامی نوێژ خوێندنمان نییە بۆ لە یەک مزگەوتان نوێژەکەین بەڵام لەوانەیە مەرحەبای دە کەسی ئەهلی مزگەوتەکە ناکەین بۆ ئەوەیان ئەشعەریە ئەوەیان سۆفیە ئەوەیان ئیخوانە ئەوەیان سەلەفیە ئەوەیان وایە ئەوەیان وایە بە هەر تەصنیفێک مەرحەبای خەڵک ناکەین بیرمانە چێ بۆ نوێژی جەماعەت ئەساسەن هەیە بۆ ئەوە نیە ئێمە کۆکاتەوە لە مزگەوت بۆ ئەوە نیە ئاگامان لە حاڵی یەک بێ بۆ ئەوە نیە برایەتی و تەباییمان بۆ دروستکە ئێمە بۆچی بە یەک ڕیزەوەستین و هەژارێک و دەوڵەمەندێک و خوێنەوارێک و نەخوێنەوارێک و گەنجێک و پیرێک و باشە بۆ هەمومان بە یەک ڕیزەوەستین بۆ هەمومان وەک یەک دەزەگرین بۆ هەمومان ڕۆکەینە یەک قیبلە مەگەر مەقسەدی ئەم عیبادەتە
دروستبوونی برایەتی و تەبایی و خۆشەویستیە نوێژخانانە نییە من لەسەر ئەوەی ئەو وا پەنجە ناجوڵێنێ وەکو من مەرحەبای ناکەم هەر نایم بۆ جەماعەت کاکەم نەگەر دینداری وە هەنین جەماعەت نەکەم باشترێکە نیم بۆ مزگەوت چکە مزگەوتەکە ئەبێ بەجێی تەفرەقە و دووبەرەکی و ڕق لێبوونەوە لە یەکتر تەصنیفاتی خراپ لە کاتێکە ئەمەی ئێمە ئەیکەین ئەمە توێکڵی نوێژە کاکە من هەر دەست ناگرم بزانم هیچ مەسەبێکەڵێ نوێژەکەم بەتاڵە ئەو پەنجەیەم هەر نەیجوڵێنم یەک مەسەبم بۆ بێنن یەک ئیمامم بۆ بێنم بڵێ ئەو نوێژە بەتاڵە کە من پەنجەی تیا ناجوڵێنم یا دەستی تیا هەر ناگرم ئەساسن باشە کەس ناڵێ بەتاڵە ئەگەر ڕقمان لە خەڵکی موسڵمان بۆ لە نوێژەکانمانە ئەگەر ئەم شێوازی نوێژکردن و ئەم ریتمی دینداریی کە من وەرم گرتووە وای لێ کردم مەرحەبای خەڵک نەکەم لەسەر بنەمای ئەمە هەندێک جار بەڕێزان ئەم ڕواڵەتانە کیبری بۆ ئێمە دروست کردو بە معنای ئەوەی کە ئێمە ئەم ڕواڵەتی کە دەقمان پێوە گرتووە کۆ دینداری زۆر بە بچووک سەیری بەرامبەرەکانمانەکەین کە وەک ئێمە دەست ناگرن و باڵا پۆشتین و ڕیش ناهێڵینەوە بۆ بەمای کیبر تیامانە کیبر بە دوو سیفە دەناسرێتەوە بەطر الحەقی و غەمت الناس خەڵک بەکەم سەیرکردن ئێمە هەرچی منەقەبە نەبێ پێمان وایە بەرەڵاو بەدڕەوشت و خراپە هەرچی باڵا پۆشت نەبێ پێمان وایە هەرچی وەکو ئێمە بیر نەکاتەوە پێمان وایە ضالە و مضلە و مبتەدیعە و منحەریفە لە کاتێکا خوا ئەفەرمێ فلا تزكوا أنفسكم هو أعلم بمن اتقى ئەفەرمێ کەس خۆی پێ باش نەبێ بەس خوا ئەزانێ کێ باشە هەمومان شیرۆکی ئەو دوو پیاوەمان بیست لە بەنو ئیسرائیل کە برادەر بوون یەکێکیان زۆر خراپ یەکیان زۆر باش بوو باشەکە هەمیشە بە خراپەکەی ئەگوت تۆ بۆ تەوبە ناکەی تۆ بۆ ناگەڕیتەوە بۆ لای خوا خراپەکە ئەیگوت تاکە لێم گەڕێ بەینی خۆم و خوا تۆ پەیوەندیت بە بەینی من و خواوە نەبێت جارێکیان بینی لەسەر خراپەیەک بینی وتی تاکەی دەست لە خراپە کۆتا ناکەی گوتی کاکە من ئەڵێم لە بەینی من و خوا بگەڕێ وتی ترسم بە تەمابی خوا لێو خۆش بێ واللهی خوا لێو خۆش نابێ پێغەمبەر فەرمێ سەڵ فەرمێ هەردووکیان مردن ئەفەرمێ خوا باشەکەی هێنا فەرمی ڕەحمی من بەدەستەوە بوو چۆن گوتت خوا لێو خۆش نابێ ئەفەرمی خوای پەروەردگار فەرموو من الذي يتعلى علي ئەوە چییە خوایەتی بەسەر منەوە ئەکا جەهەنم و بەهەشت دابش ئەکا باشە خەڵک تەصنیفەکە خوا فەرمی ئەمە ڕاکێشن بۆ دۆزەخ ئەوەی کەی بان کرد خراپەکە فەرمی بۆ گومانت وا بوو کە لێت خۆشە بم گوتی هەمیشە قەناعەت وا بۆ کە تۆ زانتێکی بەخشندە و میهرەبانی ئەم قەناعەتە قەت وای لێ نەکردم بێ هیوا بم لە ڕەحمەتی تۆ خوا فەرمی ئەمە بەو دڵ و دەرونەی ببن بۆ باشت کەواتە خوشکان و برایان ئێمە ڕاستە دڵخۆشین بەم ڕووکەش و دینداری کە ئەیکەین بەڵام ئەی قبوڵی خوا ئەی ئیمامی عومەر بەو هەموو شەوکەت و عەزەمەت و دینداری و خواناسیەوە ئەی کەو کاتی خەنجەرەکەیان لێدا کابرا هات دڵی دایەوە پیاوێک هات دڵی دایەوە فەرمی تۆ خەلیفەی ڕاشید بووی تۆ عەشەرەی مبەشەرە بە جەنەت بووی تۆ ئەوە بووی تۆ ئەوە بووی تۆ ئەوە بووی ئیمامی عومەر فەرمی وەدیدت لەو ئەنە كل ذلك كان كفافا فەرمی تەمەنا ئەکەم لە خوا هەموو ئەمە بەس تەرازۆکە یەکسان کاتەوە هەموو ئەوەی کە تۆ باسیەکەی لە هەموو ئەوەی کە کردومە لە خزمەت پێغەمبەرە بەس تەرازۆکە یەکسان کاتەوە بەسمە هەر ئەوەندەم بەسە ئەوە عومەر نەک ئێمە بەڕێزان لەبەر ئینسان چۆنە بێ ئەم غرورەی بۆ دروست بێ بەو چاوەکەمە سەیری خەڵک کە و ئێمە عیبادەتەکانمان ئاوا بەڕواڵەت وەرگین ئێمە بە ڕۆژوو ئەبین بەڵام ڕۆژوەکانمان تەقوامان بۆ دروست ناکەن غەیبە دەکەین کە بە ڕۆژووین بوختانەکەین کە بە ڕۆژووین باشە ئەو ڕۆژوە ئەوەی ئینسان حاڵەتی ئیمساکی بۆ بکاتەوە لە حەڵاڵ نەک لە حەرام ئێگە تۆ لە حەرام نەتگرێتەوە چ ڕۆژویەک بە ڕۆژوو بووی یەکێکە لە گرفتەکانی ئەم جۆرە دینداریی ئێمە بەڕێزان ئەوەیە ئێمە حرفیەن لە دەقەکانەکەین جانیبی مەقاسیدی دەق سەیر ناکەین لە کاتێکە ئێمە کاتێک ئەبانووی دەقێک تەطبیق بکەین ئەبێ لایەنە مەقاسیدەکەی وەربگرین مەبەستی دەقەکە چییە خوا دەربارەی نوێژە فەرمی ئین الصلاة تنهى عن الفحشاء والمنكر نوێژ ئەبێ ئینسان لەمە بگەڕێتەوە کە باسی ڕۆژووە کا فەرمێ لعلكم تتقون کە باسی حەج ئەکا ئەفەرمێ فلا رفث ولا فسوق ولا جدال في الحج ئەبێ ئەم عیبادەتانە ئەم ئەخلاقیاتە لە ئینسانە دروستکەن ئایا ئەمیتە لە ئێمەیا دروست کردووە
توانیومانە ئێمە دەست و زمان و داوێن و ئەمانەمان لە مسلمانان بپارێزین کە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم كل المؤمن على المؤمن حرام دمه وماله وعرضه هەموو ئەمانی مسلمان لەسەر یەک حرامن ئەو وەرگرتنی حرفیەتە لە دەقایقێکێ لە ئافاتی تەدەیون دەمارگیری بۆ بۆچوونەکانی خۆمان ئێمە جاری وا هەیە قەناعەتمان کە بە شتێک دروست بوو کاگەحمەی شەغە و قەناعەتە ناگۆڕێ پێمان وا ئەزانین دین هەر ئەو قەناعەتەیە کە ئێمە بۆمان دروست بووە باقی ئەوەی کە ئەو قەناعەتەی نییە ئێمە بە دینی نازانین ئەمە دەمارگیریە بەڕێزان ئەو زانا بەڕێزانی ئومەتی ئیسلام ئەبوو حەنیفە ئیمامی مالیک ئیمامی شافعی ئیمامی ئەحمەد ئەمانە وەکو مامۆستا و تەڵەبە مامۆستا و تەڵەبە یەک بوون خۆشەویستیەکی زۆر زۆریشان بۆ یەک هەبووە لە کاتێکە هەر یەکەوە مەسەبێکی جیاوازیشی هەبووە لەوی تر بەڵام جیاوازی بۆ چوون جیاوازی دڵ و دەروون و دژایەتی بۆ دروست نەکردوون لەگەڵ یەکتر ئێمە ئێستا کەوەیەک یەک بیر ناکەینەوە دژایەتی یەکەکەین ئێمە ناڵین با هەمومان وەکو یەک بیرکەینەوە نە ئاساییە من ئاساییە بەلا مامۆسایەکی بەڕێز ڕێی لەگەڵ منانە بێ لە 100 مەسئلەیە هەر خۆشیشم ئەوێ چونکە ئەزانم ئەوەی ئەو ئێڵێ بەشێکە لە دین ئەوە تێگەیشتنێکە لە دین ئاساییە ئەوەی منی ژێڵێم کەی ئەمە خراپە ئەگەر ئێمە دژایەتی یەک بکەین یا ڕقمان لە یەک بێتەوە لەسەرم بۆ چوونە جیاوازانە یا دەمارگیر بین بۆ ڕێیەکانی خۆمان بڵێن وەڵا ڕێی کەس ڕاستیان ڕێیەکەی ئێمە ڕاست ئەوە کارێکی زۆر خراپە ئێمە مولزەمین بەوەی کە دیندار بین ئەگەر بۆمان دەرکەوت حەق لای بەرامبەرەکانی ئێمە با بڵین ئەوە حەقە با دەڵێن حەق هەر لای مامۆساکەی ئێمە لای شێخەکەی ئێمە لای ڕێبازەکەی ئێمە لای گروپەکەی ئێمە لای حیزبەکەی ئێمەیە وانە حەق لە دینایە ئێمە بەشەری ئەکرێ جارێک بی پێکین ئەکرێ دەجار نەی پێکین یەکێککە لەو مشکلانی هەمانە بەڕێزان ئەوەیە ئێمە تەناقوڵمان هەیە لەگەڵ خۆمانە یعنی هەر بۆ خۆمان لەناو خۆمانە متەناقیضین ڕووپۆش و ڕواڵەتێکی دیندارانە ناخێکی بەو دەرەجەیە دینداری نییە وجودی دینداری تایە نییە لە چیشا دەرەکەوێت لەم بابەتانەیە لە معاملەیە دەرەکەوێت لە هەڵسوکەوت و ئەخلاقا دەرەکەوێت لە مناقەشەیە دەرەکەوێت لە کاتی گۆڕکردنی بیرروڕایە ئەم بابەتانە ڕەنگەداتەوە ئێمە تا چەند دینمان وەکو خۆی وەرگرتووە کە دین بەڕێزان خوا نەک لە باسی دوو مسلمانی وەکو من و تۆیە خوا لە باسی ئەهل الكتابە ئەفەرمێ ولا تجادلوا أهل الكتاب إلا بالتي هي أحسن نافەرمی حەسەن ئەحسن ئەفەرمێ گەر گفتوگۆتان لەگەڵ مەسیحی و جوولەکەکانە کرد بە باشترین بە جوانترین شێوە ئەستوو مامەڵەیان لەگەڵا بکەن کە باسی هەموو بێدینی دنیا ئەکا خوا فەرمێ وەقولوا للناس حسنا قسەی باش لەگەڵ خەڵک بکەن بە ئەدەب لەگەڵ خەڵک بدوێن ئێمە ئێستا لەعنەت لە خەڵکەکەین جوێن بە خەڵک دەین قسەی ناشرین لەسەر منبەر بە خەڵک گەڕین سوکایەتی بە کەرامەتی و کەسایەتی خەڵکەکەین ئەوە کەی پەیامی پێغەمبەرە کەی ئەم تەناقوڵە چییە لە بینی ئێماڵی ئەم خیتابە خیتابێکی زۆر جوان و ناوازەیە کە خیتابەکەی خوایە ئەم شتە قێزەونانە لەکوێوە سەرچاوی گرتووە ئەمە تێکەڵبوونی ناخی ئێمەیە و دەم ڕاهاتنە بە شتێکی خراپ بەڵام بە توێقڵێکی دیندارانە ئەوە حەزەکەم بزانن ئێمە لە جیاتی ئەوەی بەمە خزمەت بکەین بە خەڵک بە کۆمەلگا ئێمە زەربە لە دینە دەین بۆیە خوشکان و برایانی بەڕێز ئێمە ئەڵین کۆی ئەم دینەی خوا بۆ هیدایەتی مرۆڤ هاتووە ئێمە ئەگەر وەکو پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لئن يهدي بك الله رجلا خير لك من الدنيا وما عليها یەک کەس خوا ئێمە بکا بە سەرچاوی هیدایەت لە هەموو دنیا و ئەوی لە دنیاە هەیە خێرترە بۆ ئێمە ئەم هیدایەتە بە چی دروست ئەبێ ئەم هیدایەتە بە خۆشەویستی بە تەبایی بە ڕێزگرتن بەمانە دروست ئەبێ ئێمە با ئەو خەڵکەوەک ئێمە بیر نەکاتەوە ئێمە نامانوی خەڵک هیدایەت بین بەچی خەڵک هیدایەت وەرەگرێ من ئەگەر کەسێ خۆشینەوێم چۆن قسەم لێ وەرەگرێ ئەگەر کەسێ ڕێز و حورمەت نەبێ لە بینمانە چۆن قسەم لێ وەرەگرێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆ باپیر و مامیشی مشریک بوون بەڵام هەر لە یەک ماڵا ئەژیان لەگەڵیانە و لە گوڵ کاڵتری بە هیچ کامیان نەگوتووە ئەو بڕۆ سیری پێغەمبەر بێنەوە لە 16 ساڵی مەککەیە نەیگوتووە
نەیگوتۆ بە باپیری تۆ مشتێکی تۆ بێدینی تۆ خراپی بتەکان بشکێنە لە ماڵەیە بە مامی شیوانە گوتووە قەت. ئەمە ئەدەبی پێغەمبەرایەتی بووە پێغەمبەر صلی الله عليه وسلم کردوێتی. ئەم پیاوە لەناو هەموو مجتەمەعی مەککیە مەشهور بووە بە الصادق الأمین. ئەمە ئەخلاقە، ڕنگدانەوەی ئەم ئەخلاقە لەو کاتی کە پێغەمبەر و دیندارە ئەمە زۆر گرنگ بووە. ئێمە لە هەموو قورئانە لەوانەیە با بڵین 100 ئاەتمان هەیە دەربارەی قەتل و قیتال. بەم 100 ئاەتی قەتل و قیتالە تەعامل لەگەڵ مجتەمەعەکەین. ئیتر ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة وجادلهم بالتي هي أحسن. هەموو ئەمانەمان لە ئێمە ئێستا لە موقعی قیتالانین بەڕێزان. ئەم مجتەمەعی ئێمە مجتەمەعێکە حرب و قیتالی تیانیەتە من بە ئەدەبیاتی ئاياتی قیتال. یعنی ئێسێمە هەندێکمان بەو نەفەسە تەعاملەکەین کە حەماس لەگەڵ ئیسرائیل و جوولەکە پێیەکە. کاکە وەزعی خۆی هەیە و ئەوە ژینگەی خۆی هەیە و ئەوە پاساوی خۆی هەیە. ئێمە لەو مجتەمەعە ناژین. خەڵکانی بەرامبەری ئێمە جوولەکەنین لە مجتەمەعە. تا ئێمە ئیمانمان بە مفاسەڵە و بە جیاکاری و بە چی هەبێ لەگەڵیانە. بۆیە من تکا ئەەکەم ئێمە ئەگەر نەمانتوانیوە بارێک لە ئیسلام بگرین با نەبین بەبار بەسەر ئیسلامەوە. ئەگەر نەمانتوانیوە خزمەتێک بە دینی خوا بکەین با نەبین بە ئاستەنگ و بەڵاش بۆ خەڵکی مسلمان و دیندار. ئەگەر دینداریەکی جوان بەو شێوازی کە خوا ئەیەوێ پێمانەکرێ نموذەجێکی جوانە بین با دینداری بکەین. ئەگەر نایکەین با نەڵێین ئەمەی ئێمە ئەیکەین ئەمە دینداریە. ئەمەی ئێمە ئەیکەین ئەمە تێگەیشتنی ئێمەیە بۆ دینداری کە ئەم تێگەیشتنە وەکو عەرزم کردن مەودای ڕاست و هەڵەی بۆ خۆی بە پێی دەقەکە دیارە کە ئێمە تا چەند لەم بابەتە تێگەیشتوین. کەواتە ئێمە ئەڵێن دین ئەچمەوە سەر بیدایەتی مەوزوعەکەمان. دین بریتیە لەو دەقانەی کە پەیامی خوان معسوومن بێگەردن سەرانسەریان ڕەحمەتەن للعالەمینن. دینداری بریتیە لە تێگەیشتن و مامەڵەکردنی ئێمە لەگەڵ ئەم دەقانە. ئەوەی ئێمە ئەیکین دین نییە ناشتوانین پێی بڵین ئەوەی ئێمە دینداریە. ئێمە ئەڵین هەوڵمان داوە بەوەی کە دین جێبەجێکەی تا چەند پێکا بێتمان ئەوەندە جزئی لە دینداری لە ئێمەیە هەیە. ئەوەی نەمان پێکا بێ ئەوە هی خۆمانە و خراپەی خۆمانە و سلوکی خراپی خۆمانە. ئەگەر ئاوامان کرد ئەو کاتە با وەکو عەرزم کردن تێگەیشتنە هەڵەکانی ئێمە نەبێ بە بارێک بەسەر دینەوە. یعنی ئێمە باجێکی زۆرمان داوە لە پێناو باجی یعنی لە پێناو هەڵەی خەڵکە سڕینەوەی هەڵەی خەڵکە هەر لە ئەو حرەکە منحریف. ئێستا کاورا پێڵێن کاکە مسلمان بە ئەڵێ کام جۆرە مسلمانە دەوێ ببم؟ سەلەفی بم، سۆفی بم، مثلا مەدخەلی بم، ئەشعەری بم. ئەلێ من سەرم لێ تێگەچێت کە باسی مسلمانم بوو نەکرێ. خۆ ڕاستە ئێماڵی ئەمە پاساو نییە، بەڵام ئێمە ئەڵێین ئەمانە با ئێمە وای لێ نەکەین. ئێمە لە سەدەی 21 ئەژین، لە سەردەمی کرانەوەی یا ئەژین، لە سەردەمی گفتوگۆ و منازەڕە و ئەم بابەتانەیە ئەژین، بەتایبەتی لە مجتەمەعانەیە. جوانی ئێمە لەوەیە ئیسلام بڕواڵەتێکی زۆر جوان پێشکەش بە خەڵک بکەین تا ئێمە سەرکەوتوو بین لە وێناکردنی ئیسلام بەم شێوازە جوانە. ئێمە سەرکەوتوو ئەبین لە پێشخستنی پەیامەکەی خۆمان. ئەو ئەندەنوسیایی کە 230 میلیۆن مسلمانی تایە مسلمانان فەتحیان نەکردو بە چەک. کۆمەڵە تاجیر و بازرگان چوون. ئەوەندە ئەخلاقیان جوان بووە هەموو ئەندەنوسیەکان بە ئەخلاقی ئەوانە مسلمان بوون. خۆ بخەرەجەی ئەوان ئەگەر بەم ئەخلاق و ئسلوبی خیتاب و شێوازی بیرکردنەوەیە بڕۆیتە شوێنێ ئەبی بە مەزدەری هیدایەت یا ئەبی بە مەزدەری نەکبەتی و نیقمەت. من دەستخۆشیم هەیە دووبارە بۆ ئامادەبوونی بەڕێستان بۆ گوێگرتان. وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.